باس لە کەرتێکی گرنگ دەکەم کە ئێستا بۆتە سەرچاوەیەکی داهاتی باش بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئەمە یەکێک بوو لە ئامانج و پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرەی تەواوەتی با کەرتی گەشت و گوزار بدات. لە ساڵانی ڕابردووە ژمارەی گەشتیاران لە هەرێمی کوردستاندا 4 ملیۆن گەشتیاری تێپەڕاندووە. ئەگەر بە داتایەکی وردر پێتان بڵێم هاتنی ڕێژەی گەشتیاران بەم شێوەیە لە هەرێمی کوردستان بە جۆرێک بە ڕێژەی 185 گەشتیارانی خوار و ناوڕاستی عێراقن و بە ڕێژەی 115 گەشتیارانی بیانین کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. بەڵام ئەوەی کە پلانی دەستەی گەشت و گوزار و وەزارەتی شارەوانی و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەم ساڵ ڕێژەی گەشتیاران بەرز بکاتەوە بۆ 6 ملیۆن گەشتیار بۆ تەواوی هەرێمی کوردستان. بەڵام جیاوازتر لەوانە ئێستا پلانی دەستەی گەشت و گوزار و حکوومەت ئەوەیە کە فۆکسی خستۆتە سەر گەشتیارە بیانیەکان بۆ ئەوەی لەو ڕێگایەوە زۆرترین پارەی قورس بهێنێتە هەرێمی کوردستاندا و لە هەمان کاتیشدا ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بوژانەوەیکی تەواوەتی بەخۆیەوە ببینێ. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. خەرجی گەشتیاران لە هەرێمی کوردستان 180 گەشتیاران پارێزگاکانی عێراق، 100 گەشتیاران گەشتیاری ناوخۆ، 105 گەشتیاران ئێران و تورکیا و سووریا و لوبنان، 105 گەشتیاران گەشتیاری بیانی، 170 گەشتیاران خەرجی $300 بۆ $500 گروپی گەشتیاری، 120 گەشتیاران خەرجی $1000 بۆ $1500 دەروازەکان ئۆتۆمبیل، 100 گەشتیاران خەرجی $2000 بۆ $2500 فڕۆکە خانەکان. کۆمەڵی گەشتیاری بیانین بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان لە وڵاتانی ڕۆژئاوا لە ڕێگای کۆمپانیاکانی گەشتیاریەوە هاتوونەتە هەولێری پایتەخت. هەر لە سەرەتای گفتوگۆکردنمان لەگەڵ ئەم گەشتیارانە ئەوان وایان بۆ باسکردین کە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان زۆر سەرنجڕاکێشن و خەڵکێکی زۆر میوان دۆستن و زۆر ڕێز لە گەشتیاران دەگرن. ئێوە دەبینم خێزانێکی جوانن بە یەکەوە هاتون، بەس دەمێ بزانم ئێوە لە کێوە هاتوون و بۆچی هەرێمی کوردستانتان هەڵبژار هاتن لە هەولێری پایتەخت گەشتان کردووە بۆ ماوەیەکی دوور و درێژ. We are coming from Switzerland, Netherlands, Italy. ئێمە لە شوێنی جیاوازەوە هاتوین، سویسرا، هۆڵەندا، ئیتالیا، ئەڵمانیا. ئێمە لەبەرەوە هاتینە کوردستان چونکە حەزمان لێ بوو خەڵکەکەی بناسین و ئەم سروشتە جوانە و ئەم کولتورە جوانە ببینین. بەڕاستی سەرمان سوورماوە زۆر نایابە، خواردنەکانی زۆر خۆشن. شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستانتان بەلاوە چۆن بوو؟ What we have seen was fabulous. We have seen the canyon and the rivers. زۆر جوانن. ئێمە چوینە کانیان، ڕووبارمان بینی، تاڤگەمان بینی، لە هەولێری چوینە سەر قەڵا و مۆزەخانەمان بینی. چۆنیەتی پێشکەوتنی زمان و کولتورمان بینی، فەرشی سەرنجڕاکێش و ڕەنگاوڕەنگمان بینی. ئێمە بەڕاستی حەزمان لە بازاڕەکانی کوردستان کردووە. زۆر جوان و ڕەنگاوڕەنگ و پڕ لە ژیانن. لای ئێمە شتیوان نییە، عاشقی بازار بووین. ئایا ئەم شوێنە گەشتیاریانە شایانی ئەوەن کە خەڵکی بیانی بە تایبەتی لێکێتی ئەوروپاوە بێن سەردانی هەرێمی کوردستان بکەن و تۆ چی بەوانە دەڵێی کە هاوڕێ و خزمی تۆن لە ئەڵمانیا؟ بێگومان زۆربەیان حەزی لێ دەکەن چونکە ئێمە زۆر چێژمان لێبینی. ناتوانم باوەڕ بکەم کەس هەبێت حەزی لێ نەکات. من با خێزانەکەم دەڵێم ئێمە بۆ چوونێکی زۆر جیاوازمان هەیە بۆ وڵاتەکە. ئەوە لە ڕاستیدا زۆر جیاوازە. پێویستە کوردستان ببینیت بۆ ئەوەی لە ڕاستیەکان تێبگەیت. ئێوە بەتەمان یعنی ئەگەر دەرفەتان بۆ بڕخسێت جارێکتر بێنەوە هەرێمی کوردستان بۆ شوێنە گەشتیارەکانی؟ ئێمە دەمانەوێت دووبارە سەردانی کوردستان بکەینەوە چونکە شوێنی زیاتر و ناوچەی گەشتیاری زیاتر هەیە دەمانەوێت ببینین. ناتوانیت بە تەنها یەکجار هەموو جوانەکانی ئەم وڵاتە ببینیت. هەروەها دڵنیام کاتێک یەکجار سەردانی کوردستان دەکەیت لە یادی ناکەیت و حەز دەکەیت جارێکی دیکەش بگەڕێیتەوە.
the border. Yes. Yes, we like it very much, especially the people. ئێمە کوردستانمان زۆر بەدڵ بوو بە تایبەتی خەڵکەکەی زۆر هاوکارن خۆیان دێن و قسەمان لەگەڵ دەکەن و زانیاریمان لەسەر وڵاتەکە پێدەدەن ئەمە شتێکی تایبەتە و لە هەموو وڵاتێک نێبینی ئەمە یەکەم جارە سەردانی کوردستان دەکەین ئەوەی جێگەی سەرنجی ئێمەیە سروشتی جوان و خەڵکەکەیەتی سروشتی ئێرە زۆر جیاوازە لە چاو هۆڵەندا چونکە وڵاتی ئێمە تەختە خەڵکەکەشمان دایم بەپەلن بەڵام خەڵکی ئێرە ئارامن هەر بۆیە شێژی لێ دەبینی more relaxed. The landscape is totally different, so we enjoy this. In Europe, it's very common. لە ئەوروپا کەرتی گەشتیاری نزیکەی لە ١٠٠ بۆ لە ١٥ داهاتی وڵات دابین دەکا. ئەی بۆ کوردستان وانە بێ لە کاتێکدا وڵاتێکی زۆر جوانە شوێنەواری زۆری لێیە بۆ نمونە قەڵای هەولێر ناوچەی گەشتیاری زۆری تێدایە زۆر شتەیە کە چاومان حەز دەکات بیبینێت من دڵنیام لەگەڵ بە بازارکردنیەکی باش گەشتیارێکی زۆر سەردانی کوردستان دەکەن. لە هەرێمی کوردستان ساڵانێکە لە ڕێگەی پلان و نەخشەی تۆکمەوە کار لە سەرکەرتی گەشتیاری دەکرێت بۆ ئەوەی لە هەر چواروەرزی ساڵ گەشتیاران بهێننە هەرێمی کوردستان و تەواوی خزمەتگوزاریەکانیش ببەنە سەرجەم ناوچە گەشتیاریەکان. ئەوەتە ئێستا کۆمپانیا بیانیەکان خۆیان داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەن لە هەرێمی کوردستان کار ئاسانی تەواویان بۆ بکرێت بۆ ئەوەی بتوانن زۆرترین ژمارەی گەشتیاری بیانی بهێننە هەرێمی کوردستان. ئێوە کەرتی تایبەتن کۆمپانیایەکی گەشتیارین لەکۆ هاتوون ئەو گەشتیارانەی کە هاتوون چەند کەسن چەندتان هێناوەتە هەرێمی کوردستان و بۆچی هەرێمی کوردستانتان هەڵبژار؟ We are a German travel company. We are ئێمە کۆمپانیایەکی گەشتیاری ئەڵمانین ئەم جۆرە گەشتانە لە هەموو ئەوروپا ڕێکدەخەین بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەی 50 ساڵە ئەمە کاری ئێمەیە بەڵام یەکەم ساڵمانە بینە کوردستان ئەم ساڵ دوو گروپمان هێناوە زۆر خۆشحاڵ بوون و وە کوردستانمان زۆر پێخۆشە هەروەها جگە لە گیانی هاوکاری کە لە ناو خەڵکی ئاساییدا هەیە لەلایەن دام و دەستگا حکوومەکانیش هاوکارێکی زۆر کراوین و سوپاسیان دەکەین ئێوە وەکو کۆمپانیەکەی خۆتان بەردەوامە بن لەسەر هێنانی گەشتیاری بیانی لە وڵاتانی چێتی ئەوروپاوە بۆ هەرێمی کوردستان؟ Yes. We are going to make this trip every year. ئێمە دەمانەوێت گەشتەکە بکەینە ساڵانە لەمە دووە هەموو ساڵێک بەلانی کەمەوە دوو گروپ لەگەڵ خۆم دێنم بەڵێ ئەمە یەکەم ساڵمانە بینە کوردستان بەڵام بۆ ساڵی داهاتوو بڕیارمانداوە بەردەوام بێت. This is the first year we come to Kurdistan, but we would plan it for the next year and couple times. کۆمپانیا گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگ دەبینن لە بەرەو پێشچوونی ئەو کەرتە بە تایبەتی لە ڕووی هێنانی گەشتیارەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوان داوای هەماهەنگی زیاتر دەکەن بۆ ئەوەی بتوانن بەیەکەوە لەگەڵ لایەنی حکومی کار لەسەر بەرەو پێشبردنی ئەو کەرتە بکەن لە هەرێمی کوردستان. گفتوگۆ لەگەڵ یەکێک لە خاوەنی کۆمپانیا گەشتیاریەکانی هەرێمی کوردستان دەکەین. ژمارەی کۆمپانیا گەشتیارەکان لە هەرێمی کوردستاندا کەم نین و زۆریشن و کار و چالاکیشیان نەبینرێ بە بەردەوامی بەڵام ئەوەی کە مەبەستی منە لەم بەرنامەیەم پرسیارە بکەم ڕۆڵتان چییە لە زیادکردنی ژمارەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ کۆمپانیا گەشتیارەکانی هەرێمی کوردستان سوپاس بۆخوا لە ئاستێکی زۆر بەرزدان دەتوانن سەرنجی گەشتیاران ڕابکێشن بۆ ناوی هەرێمی کوردستان بەڵام زۆربەی کۆمپانیا گەشتیارەکانی هەرێمی کوردستان کار لەسەر بردنە دەرەوەی گەشتیارەکان وەک لە هێنانە ناوەوە پێم وایە زیاتر ئەبێ بە بازارکردن بکرێت هەم لەلایەن کەرتی تایبەت و هەم لایەن کەرتی گشتی بۆی زیاتر سەرنجی گەشتیاران ڕابکێشین ئەو گەشتیارانی سەردانی هەرێمی کوردستان دەکات ڕێژەیەکی هەرە زۆری لە خوار و ناوەڕاستی عێراقا یاخود هەتا حدێک لە ئێران و تورکیانە دەنا وەکو بڵین گەشتیاری بیانی ڕێژەیەکی زۆر کەمە کە سەردانی هەرێمی کوردستان دەکات ساڵان.
ئەم ڕێژانە چۆن زیادکەینەوە بەڕێستان باسەکەین تەنها مەسەن ئێمە فۆکسمان لەسەر خوارد و ناوڕاستی عێراق بێ یا چۆنڵی گەشتیارەکانیشمان هەمە جۆر بن لە وڵاتە جیاوازەکانی شۆ بێنە هەرێمی کوردستان. بێگومان ئەبێ زمینەیەکی تەواو بڕەخسێت بە هاوکاری لەلایەن حکوومەت و لەلایەن کەرتی تایبەتەوە لەلایەن کۆمپانیا گەشتیارەکانەوە. بۆ نمونە ئێمە ئەو گەشتیارانەی سەردانی هەرێمی کوردستان دەکەن زیاتر ئۆتێلی 4 ئەستێرە و 3 ئەستێرە تا حدێک 5 ئەستێرە زۆر کەمە، بەڵام هۆتێلی 5 ئەستێرە خواستی گەلێک زۆرە لە هەرێمی کوردستان. زۆربەی ڕۆژەکانی ساڵ هۆتێلە 5 ئەستێرەکانی هەرێمی کوردستان پڕن لە میوان. ئەگەر کۆمپانیەکەی خۆتان بەنبوونە وەرگرینەوە ئێوە کار لەسەر گەشتیارەکانی خوارد و ناوڕاستی عێراق بکەن باشترە یاخود کار لەسەر ئەوانە بکەن ئەو گەشتیاران بۆ منە لەیکێتی ئەوروپا لە وڵاتە دوورە دەستەکانەوە بێنە هەرێمی کوردستان، چونکە هەر لە ڕووی چۆنڵی خەرجکردنەوە هێنانە ناوی پارەی قورسەوە کامیان کاریگەری زیاترە بێ. خۆی گەشتیارێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق بە درێژایی چەندی ساڵە سەردانی هەرێمی کوردستان دەکات، بەڵام قۆناغی دووەم ئەبێ کار بکرێت لەسەر ئەو گەشتیارانەی کە لە وڵاتە دراوسێکانمان زیاتر بێنە ناو هەرێمی کوردستان یاخود لە ئەوروپا. ئەمەش بە بازارکردنێکی تەواوی دەوێت، زمینە سازیەکی تەواوی دەوێت، پاڵپشتی حکوومەتی هەرێمی دەوێتن، ئەبێ نوێنەرایەتیەکانمان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتە ئەوروپیەکان دەبێت زیاتر بە بازارکردن بکەن. باشە کاک بەیان لە زۆربەی وڵاتان کۆمپانیا گەشتیاریەکان ڕێبەرێکی تەواون بۆ ئەو گەشتیارە هەموو ئامادەکاریی بۆکەن لە ڕووی گرتنی ئوتێلەوە، دابینکردنی ئۆتۆمبیل بێت و نیشاندانی شوێنە گەشتیاری و مێژوویەکان بێت. لە هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا گەشتیارەکان ئەمە لە چه ئاستێکایە؟ لە ئاستێکی زۆر باشە دەتوانم بڵێم، چونکە کۆمپانیای زۆر باشمان هەیە لە هەرێمی کوردستان لە بواری گەشت و گوزاری. کەسانی زۆر بە ئەزمونمان هەیە لە بەرەوەی ئەم کەسانە بەردەوام لە سەفەرکردن، بەردەوام لە پێشکەوتن و پێشهاتەکان و لە معرەزە جیهانیەکانە تۆ پێشنگانی و دەوڵەتیەکانی گەشت و گوزار ئامادەبوونیان هەیە. بۆیە لە ئاستێکی زۆر باشدان دەتوانن هەموو جۆرە گەشتیارێک بهێنن بۆ هەرێمی کوردستان و باشترین خزمەتیشی پێشکەش بکەن. هەماهەنگی نێوان حکوومەت و کەرتی تایبەت بۆ کەرتی گەشتیاری چۆنە لە هەرێمی کوردستانە تا چەند بەیەکەوە کار دەکەن؟ هەمانگێکی تەواو هەیە لە نێوان حکوومەت و لە نێوان کۆمپانیا گەشتیارەکان بە تایبەتی دەستەی گشتی گەشت و گوزار و هەموو بەڕێبەرایەتیەکان. پێم وایە ئێمە دەبێت زیاتر ڕێبەری گەشتیاری پێڕا بگەینین بە هەمانگی لەگەڵ دەستەی گشتی گەشت و گوزار. دەتوانم بڵێم پێویستمان بە ڕێبەری زیاترە، پێویستمان ئەوەیە کە زیاتر کورسی نێودەوڵەتی زیاتر بین بزانن چۆن پێشوازی لە گەشتیار دەکرێت، ئایا گەشتیار چی پێویستە، گەشتیار چی پێویستە بۆی بکرێت کە سەردانی هەرێمی کوردستان دەکات. ئەمانە زۆر گرینگە. ڕێبەری گەشتیاری لە وڵاتانی جیهان بە گرنگترین کاریزما و ڕۆڵ دادەنرێت بۆی تۆ هەر خزمەت گوزاریەک وەربگریت لە هەر وڵاتێک ئەبێ ڕێبەری گەشتیاری لەگەڵدا بێت. بۆیە پێویستە ئەم هەمانگیە تەواو بێت لە بینی کۆمپانیا گەشتیاریەکان و دەستەی گشتی گەشت و گوزار. سەرمایی وەبەرهێنانی گەشتیاری لە هەرێمی کوردستان پرۆژەی گەشتیاری تەواو کراو 7 میلیارد دلار، کابینەی نوێیەم 1 میلیارد دلار، مۆڵەتی پرۆژە 182، ڕووبەر 9585 دۆنم، کەرتی گەشتیاری لە 124، ڕێژەی وەبەرهێنان پێک دەهێنێت. لایەنێکی دیکەی کەرتی گەشت و گوزار لە هەر وڵاتێک پێشکەشکردنی خزمەتگوزاریە و بە تایبەتی لە ڕووی شوێنی مانەوە و ستافی ڕاهێنراوی گەشتیاریەوە. ئەوەی تایبەت بە هۆتێلە 5 ئەستێرەکانە لە هەرێمی کوردستان، ئەوان هەمان خزمەتگوزاری هۆتێلی 5 ئەستێرەی وڵاتان پێشکەش دەکەن. بەڕێوەبەری یەکێک لە هۆتێلەکان وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە. بە هەر لەوە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستانە خزمەتگوزاری سێرفزی هۆتێلەکان چۆنە؟ گە هۆتێلەکەی خۆتان بە نمونە بینینە ئەو خزمەتگوزاریانە چیە کە پێویست پێشکەش بە گەشتیارانی دەکەن؟ So many to offer to the different type of clients that
لە هۆتێلەکەی ئێمە خزمەتگوزاری جیاوازمان هەیە بۆ میوانەکانمان لە سەرەتادا گرنگی بە ستانداردەکان دەدەین کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەچاو دەکرێت کە تایبەتن بە هۆتێلی 4 سێرە و 5 ستێرە ئەمەش بە دروستکردنی بەشێکی تایبەت بەکردنەوەی خول و ڕاهێنانی ستاف بۆ ئەوەی باشترین خزمەتگوزاری پێشکەشی میوان بکەن بە ستانداردی جیهانی. کاتێک باسی گەشتیار دەکەین لێرە دوو بەشمان هەیە بەشی بزنس جیاوازە لە بەشی ئاسایی. من دەمێن پرسیارە بێ بکەم بەپێی ئەزمموی کارەکەی خۆت چۆن وا بکەین گەشتیاری بیانی یا گەشتیاری ئەجنەبی زیاتر بێنە هەرێمی کوردستان. زۆر شت هەیە دەتوانین بیکەین بۆ ئەوەی گەشتیاری بیانی زیاتر سەردانی هەرێمی کوردستان بکەن. ئەمەش بە یارمەتی هاوبەشی نێوان کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت. پێویستە ستانداردێکی جیهانی بۆ هەموو هوتێلەکان دیار بکرێ و پەیڕەو بکرێت. هەروەها پێویستە هاوکارێکی باش لە نێوان هێڵەکانی فڕۆکەوانی دروست بکرێت لە وڵاتانی جیاوازەوە بێنە هەرێمی کوردستان. چونکە کوردستان وڵاتێکی زۆر جوانە هەر بۆیە لەو باوەڕەدا ئەگەر بە بازاکردنیی باشی بۆ بکرێت گەشتیارێکی زۆر سەردانی دەکەن. تایبەت بە پلانەکانی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان بۆ ماوەی 8 ساڵی داهاتوو بۆ بەهێزکردنی ئەو کەرتە چ پلانێکیان هەیە چۆن دەتوانن لە ڕێگەی ئەو کەرتەوە سەرچاوەی داهات بۆ هاوڵاتیان زیاد بکەن یان بتوانرێت زۆرترین هەلیکار لە ڕێگای ئەو کەرتەوە بێت. دەستەی گەشتوگوزار چۆن کار لەسەر هێنانی گەشتیاری بیانیەکرێ ئەوەی کە دەبینێت لە هەرێمی کوردستان فۆکسەکە یاخود گەشتیارەکانمان زیاتر لە خوار و ناوڕاستی عێراق و دێنە هەرێمی کوردستان. بەڵێ وەک ئاشکرایە کە لە کۆی ئەو گەشتیارانێک کە ساڵانە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن 1985 یان هەندێک جار زیاتریش ئەو گەشتیارانن کە لە خوار و ناوڕاستی عێراقەوە دێن ئەوەی تر دەمێنێتەوە 150 گەشتیارانی بیانین. دیارە ئێمە بە گوێرەی ئەو پلانە 8 ساڵیەی کە هەمانە فۆکسی تەواو خراوەتە سەر ئەوەی کە ئیتر ژمارەی گەشتیارانی بیانیش لە پاڵ زیادکردنی ژمارە گەشتیارانی ناوخۆ زیاد بکەین. بۆ ئەمە ئێمە لە زمنی پلانی 8 ساڵە چەند ئەکشن پلانێکمان هەیە لەوانە کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و بانگهێشتکردنی کۆمپانیا جیهانیە گەشتیاریەکان بۆ ئەوەی بێن لێرە بەشدار بن هەم وەبەرهێنەرانی بیانی بێن بەشدار بن هەم کۆمپانیا گەشتیارەکان بێن بەشدار بن و هەروەها دەستی گەشتوگوزاریش بەشدار بێت لەو پێشانگا و کۆڕبەندە گەشتیاریە نێودەوڵەتیانی کە لە وڵاتانی جیهان دەکرێت بە ئامانجی ئەوەی کە زیاتر هەرێمی کوردستان بناسێنین یەک بە وەبەرهێنەرانی بیانی تابان لێرانە سەرمایەکانی خۆیان وەگەڕ بخەن و پرۆژەی گەشتیاری جێبەجێ بکەن. خاڵێکی تر کە ئێمە دەمانەوێت جێبەجێ بکەین ئەوەیە کە لە ڕووی مارکتینگەوە لە ڕووی بە بازارکردنەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری بناسێنین ئەویش لە ڕێگەی بڵاوکراوەی گەشتیاری چاپەمەنی گەشتیاری وەکو بڕوشەر ڕێبەر و نەخشەی گەشتیاری و هەروەها فۆتۆ ئەلبومی گەشتیاری لە ئێستادا ئێمە کار لەسەر نوێکردنەوەی ئەو بڵاوکراوانەکە. باشە تایبێت بە مارکتین باسیەوەت کرد چونکە هەرێمی کوردستان کۆمەڵی شوێنی سەرنجڕاکێشی سروشتێکی جوانی هەیە ئاسایشی و ئارامی ناوچەکەش لەسەر و هەموو بابەتەکەوەیە. پێتان وایە چۆن لە مارکتینێکی تەواو بۆ شوێنە گەشتیارەکان نەکراوە لە هەرێمی کوردستان؟ ڕاستی مارکتینگ پێویستی بە بودجەیەکی تایبەتە لە ڕاستیدا تا ئێستا ئەو بودجێ تەرخان نەکراوە بەڵام وەگوتم لە میانی ئەو پلان 8 ساڵی کە هەمانە ئێمە پلانی ئەومان هەیە کە لە ساڵی دابێ لە 5 پێشانگای گەورەی نێودەوڵەتی بەشدار بکەین بۆ ئەوەی زیاتر مارکتینگ بۆ هەرێمی کوردستان بکەین لەبەرەوەی یەکێ لە ئاستەنگەکانی بەردەمی ئێمە بۆ زیاتر سەرنجڕاکێشانی گەشتیاری بیانی بریتە لە ناوبانجی عێراق لە نێوەندە میدیایەکان و نێوەندە نێودەوڵەتەکان بەداخەوە زۆر جار عێراق دەبێتە سەردێڕی هەواڵەکان و مانشێتی ڕۆژنامەکان بەو جۆرە هەواڵانەی کە نیگەرانی لای گەشتیار دروستەکە. ئێمە باسی هەرێمی کوردستان ناکەین بربەستەکانی بەردەم هاتنی گەشتیاری بیانی بۆ هەرێمی کوردستان چییە؟ بربەستەکان وەکو گوتمان یەکەمیان زیاتر بە بازارکردنە بۆ هەرێمی کوردستان تا ئێستاکەش ئێمە لە چوارچەوەی عێراقین تا ئێستاش گەشتیارێکی زۆری بیانی هەن کە نازانن هەرێمی کوردستان لە ڕووی ئەمن و ئاسایشەوە جیاوازە لە تەواوی ناوچەکانی تری عێراق و خاڵش تژە گوتم نەبوونی بودجەیەکی پێویستە بۆ مارکتینگکردن. خەرجی گەشتیاران لە هەرێمی کوردستانە زۆر جار ئەوەی کە دەکرێت تەنها پێشبینیە بەڵام بۆ هەندێک وڵات دراوسێ ئەگەر وڵاتێک وەکو لوبنان بە نمونە بێنینەوە ئەگەر گەشتیارە بچێتە ئەو وڵاتە
نێڵن لە $1000 کەمتری پێچێ پێوەرێکی وامان هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەو پارێ بۆ گەشتیار دیاری بکرێ یاخود گەشتیاران ئازادن یا ئێوە خۆتان نرخێکتان دیاری کردو هەر گەشتیارە گەرماوی هەفتەیەک لە هەرێمی کوردستان بمێنێتەوە ئەم بڕە پارەی خەرچەکە بەڵێ لە ڕاستیدا هیچ ڕێنماییەکمان نیە ئێمە گەشتیار ناچار بکەین لەوەی کە چەند سەرفەکە ئەوە بە تەواوی بژاردەیەکە بۆ خۆی دەگەڕێتەوە لە چ هۆتێلێک دەمێنێتەوە کە ئایا نرخەکەی گرانە یان هەرزانە چەند ئەستێرەیە و ئەو جۆری خواردنانەی کە دەیخوا ئەو شوێنانێکە سەردانیەکە لەولایەنەوە گەشتیار بە تەواوەتی ئازادە سەبارەت بەوەی کە گەشتیارێک چەند سەرف دەکات ئەوەی هەیە شێوازێکی نزیکەیە تەخمینیە چەند ساڵێک پێش ئێستا ئێمە لە ڕێی سێرڤەیەکەوە ئیسبیانێکەوە چەند فۆرمێکمان دابش کرد لە شوێنە جیاوازەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بۆمان دەرکەوت کە هەر گەشتیارێک کە دێتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە نێوانی $250 تا $300 سەرفەکە بەڵام وەکو گوتم ئێمە بۆ ئەم ئامارانش بۆ ئایندا پلانمان هەیە کە بە وردی و بە دقیقی بزانین کە هەر گەشتیارێک چەند لە هەرێمی کوردستان سەرفەکە بۆی دوجار بزانین داهاتی گەشت و گوزار چەندە بۆ ژمارە بۆ گەشتیاری بیانی ڕەنگە دوو هێندەش بێ بۆ گەشتیاری بیانی نەبێ گومان وەک ئاماژەم پێدا گەشتیارێکی بیانی زیاتر سەرف دەکات لێرانە ئێمە زیاتر مەبەستمان ئەو گەشتیارانە کە لە خوار و ناوەڕاستی عێراق دێن لەبەرەوەی و پێم گوتی کە لە کۆی ژمارە گەشتیارانمان زیاتر لە 185 ئەوانن کە لە شارەکانی تری عێراق ڕوو لە ناسۆ گەشتیارەکانی هەرێمی کوردستان پێویستەکانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە بازاڕکردنی کەرتی گەشتیاری دامەزرانی شاری گەورەی گەشتیاری دابینکردنی خزمەتگوزاری بۆ ناوچە گەشتیاریەکان نۆژەنکردنەوەی ڕێگا و بانەکان دامەزرانی کارمەندی گەشتیاری لە بازگەکان دەرکردنی یاسایەک بۆ ناوچە شوێنەواریەکان ڕاکێشانی گەشتیاری بیانی جێبەجێکردنی نەخشەی گەشتیاری بڵاوکردنەوەی هۆشیاری گەشتیاری و ژینگەیی